نیۆڕۆتان باش هەواڵەکانی سعات 12تان پێشکەشەکەم. بافڵ جەلال تاڵەبانی پەیوەندێکی تەلەفۆنی لە موقتەدا سەدر ڕێبەڕی ڕەوتی سەدرەوە پێگەیشت. لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا چەند پرسێکی گرنگی سیاسی پەیوەست بە دۆخی عێراق، پێکەنانی حکوومەتی نوێ و زاڵبوون بەسەر کێشە و گرفتەکان و میکانیزمەکانی دەربازبوون لە دۆخی چەقبەستووی سیاسی عێراق گفتوگۆی لەبارەوە کرا. لە کۆتاییدا هەردوولا هاوڕابوون لەسەر بەردەوامی گفتوگۆکان بۆ کۆتایی هێنان بەو دۆخەی عێراقی پێدا تێپەڕ دەبێت. بەڵێ خۆشەویستان بە شێوکی ڕاستەوخۆ دەچینە بازگەی یاخود کۆتا بازگەی نێوان شوان و قەرەناو کە لەلایەن سوپای عێراقەوە ڕێگری لە هێنانە ناوەی شتومەک و خواردەمەنی دەکرێت بۆ ناو شاری کەرکووک و هەروە بە پێچەوانەوە. بۆ زانیاری زیاتر دەچمە لای هاوکارمان شاڵاو عومەر کە لە شوێنی ڕووداوەکەەوە لەگەڵماندایە. شاڵاو سڵاوت دەبێ، دوایین زانێرەکان چین و هۆکار چین لە ڕێگریکردن لە هێنانی ئەو شتومەک و خواردنانە؟ محەممەد سڵاو، ئەم کاتی تۆ سەرجەم بینەرانی کەناڵی کەرکووک باش. دیارە من ئێستا لە ناحیەی شوانم بە دیاریکراوی دیارە لە دوایین بازگا کە لە نێوان شوان و قەرەناوە بە بازگەی سەرکەل ناسراوە. دیارە لێرە ماوەی چەند ڕۆژێکە ڕێگری دەکرێت لە هاوردەکردنی هەر شتومەکێک چ بۆ نێو ناحیەکە و چ بۆ دەرەوەی ناحیەکە بە بیانووی ئەوەی کە دەڵێن مەمنوع ئەو نابێ هیچ شتێک ببەن. ینی محەممەد لە دوێنێەوە ژمارێکی زۆر لێرە لە گەڵابە کە قوم و چەگلیان پێ، ینی تەنکەری نەوت کە موافقەی حکوومەتی عێراقیان هەیە بۆی بیکبن بۆ وێزگەکانی دابشکردنی نەوت ڕێگری لێکراوە. تەنانەت هیوا هەیە دەڵێ من دوو فەردە باڵین کنگرم پێ بووە ڕێگریان لێکردوم. ئێستا بۆ خۆی ئۆتۆمبیلێک توێتا بوو کە دوو سێ سنووق شتڵ تەماتەی پێبوو لێرە ڕێگری لێکرا و نەیان دەهێشتیانی نا بچێتەوە نێو ناحیشوان و بە پێچەوانەشەوە ناڵن لە نێو ناحیشوانەوە هیچ کەلو پەلێک بێتە ئەم دیوە. ئێستا من بۆ زانیاری زیاتر دەمەوێت بچمە لای ژمارەیەک لەو کەسانی کە لێرە ڕێگریان لێکراوە. ئەم کاتت باش کێشەتان چییە و بۆچی ڕێگریتان لێ دەکەن؟ کاکە لە دوێنێەوە چەند ڕۆژێکە زیاتر، بەڵام لە دوێنێ بە زۆر بە زۆر زیاتری هەرچی شتێکەیە دێ لەم سێترێت پەڕێ نایڵن. ینی بە نمونە پێتەڵم ئەوە لە زومی کامێرەکانتانەوە ببینن خەڵک چەوقمی پێەیە، چەوقم ئەڵێ مەمنوع نابێ بڕان لە هیچ عالمێکە لە هیچ شوێنێکە چەوقم مەمنوع نەبووە. دوایتر بینتان تەسویرتان کرد خەڵک فەلاحە ئەڕوا بۆ سەر بۆ دەشت بۆ سەر زراعەتەکەی خۆی شتڵ تەماتی پێ بۆ گەڕاندویانەوە. دوێنێ لە کەرکووکەوە مواد غذایی هی حسەی تەمینی خەڵکە هاتووە لێرە گەڕاندویانەوە نانێشەوە بڕۆ بە هەوڵی کاکبەزت بەڕێوەبەری نەحەی شوان ئاودی سێدەرگە کراوە. لە دوێنەوە نەوتی سپی و گاز فەلاحین بۆ خەڵک هاتووە بۆ بەنزیخانی شوانە ڕوا بۆ بەنزیخانی شوان و خەڵخاڵان هەیە لە قەرەناو کەچی ئەوان نایڵن بڕات لە دوێنەوە ڕایانکردن. ئیستا نەوتەکە گەڕاوەتە ناو جەماعەکە، ینی لەگەڵەوە لەبەی پلەی گەرما بەرزبوونەوە چێت نەوتەکە هەڵەت، ینی خەتەراتی هەیە. ینی ئەم خەڵکە بەڕاستی ئەم سێترە خەڵکیان هیلا کردووە. بۆیە داواکارین ئەوەی لە توانای هەیە داواکاری لە دەسەڵاتدارانی کەرکووک لە بەرپرسانی شاری کەرکووک بەڕاستی بێنە جواب لەسەر خەڵکی شاری کەرکووک دلاوە ئەندام پەرلەمانەکانەکەین کاکە ئەوان نوێنەری گەلن نوێنەری ئەم خەڵکن بەدەنجی ئەم خەڵکی شوان بوتن ئەندام پەرلەمان بێنە جواب لەسەر ئەم خەڵکە هیلاک بۆ بەدەستی ئەم سێتری شوانەوە. ئەوەی لەم سێتری گوزەرێ لە هیچ سێترێکی شاری کەرکووک ناگوزرێ. بە نمونە نەوت لە کەرکووکەوە دێت هەموو سێترەکان تێپەڕێنێ گاز هەموو سێترەکان تێپەڕێن تەنیا لەم سێترێ نایڵن بڕوا بۆ خەڵکی قەرناو کە خەڵکی قەرناو سەر بە سنووری ئیداری نەحەی شوان و سەر بە پارێزگای کەرکووکە هەموو خەڵکەکە بەتاقە تەمینەکەیان سەر بە پارێزگای کەرکووکە نازین ئەمە چیانەوە. بۆیە داواکارین بەدەنگمانەوە بێن و ئاوڕێک لەم خەڵکی ئەم سوورە بدەنەوە. زۆر سپاسانەکەین. دەستخۆش. بەڵێ محەممەد دیارە چەند کاتژمێرێک لەمەوبەر ئەمان ڕێگای سەرەکی هاتن و ڕۆشتنیان لە ناحیەی شوان داخست بوو. ئێستا وا بڕیارە بچنە لای بەڕێوبەری ناحیەکە بۆەوەی لەگەڵ ئەوانە ئەم کێشەیە چارەسەر بکەن و باز لەوەش دەکەن ئەگەر بێت و ئەم کێشەیان بۆ چارەسەر نەکرێت ئەوە بە شێوەیەکی تەواوی ئەم ڕێگایەدا دەکەن. محەممەد وەک ئاماژەم بۆ کردیارە بەڕێوبەری ناحیە ئێستاوا بڕیارە لەگەڵ ئەم شۆفێرانەدا کۆ ببێتەوە هاتوونەتە سەرخەت. چەندین لایەنی دیکەش هاتوونەتە سەرخەت بە مەبەستی چارەسەرکردنی ئەم کێشەیە. بەڵێ فەرموو بەڕێزت دەتەوێت قسەمان بۆ بکەی لەکەیەوە لێرەی کێشەتان چییە؟ کاکە برا من لە دوێنێەوە سیارەکەم لێرەوە ساوە سیارەکەمە چەوم بار کردووە ئەڵێ چەو مەمنوعە سیارە نابێت لەم خەتەوە بڕوا. من چاوەکەم بار کردووە لە سنووری کەرکووک بارم کردووە
لە سنووری شوێنێتەوە نەمێناوە هەر ئەو شوێنەی کە لێی مێناوە غەسالەکە لە سنووری کەرکووکە ئەو چەولمەی هێنین هەر خۆی لە سنووری کەرکووکەوە دێ ینی هەر سنووری خۆیەتی و لێرە ئەم سەیتەرێ ڕێی لێمان گرتووە 10 ساڵێ ما چۆکەین لێرە کێشەمان نەبووە ئێستا لە دوێنێەوە ڕێیان لێمان گرتووە لێ نابێ بڕوا نابێ ئەو چەولمە بڕوا بۆ ناو شاری کەرکووک ئەو چەولمە بۆ خەدەماتی شاری کەرکووکە ڕوا هەر لە شاری کەرکووکەوەش دێ ینی لە سنووری شاری کەرکووکە لە دەرەوەی سنووری کەرکووک نەمانێناوە چەولمەکە هەر لە سنووری کەرکووکە و بۆ کەرکووکی شەڕوا ینی ئەوە نییە بڵێ لە دەرەوەی سەیتەرەکە هێنابێتمان ئاڕاستە سەیتەرەکە کەوتوتە ئەم دیوی غەسالەکەەوە بەس غەسالەکە لە سنووری کەرکووکایە لە زمنی شاری کەرکووکایە چاوەکەم بەڵێ محەممەد دیارە ئەوەشی کە هەیە بەشێکی زۆر لە شۆفێران و ئەو بار هەڵگرا ئەو کەلوپەلەی باشە ساڵاو ئەگەر بزانی هەم بۆ بینەران و بۆ ئێمەش ڕێگریکردنەکەی سوپای عێراق ڕێداوە لێرە و خۆیان بە بەتاڵی ڕۆشتون محەممەد ئەوەی کە بە شۆفێران وتراوە دەڵێن ئێمە بڕیارمان بۆ هاتووە کە مەمنوعە هیچ شتێک داخلی ناو ناحیەی شوان بێت و بە پێچەوانەشەوە لێرەوە بهێنرێتە دەرەوە ئەوان دەڵێن داوای سەرانەوەرگرتنەکەن بابڵێ محەممەد تا ئێستا ینی بەو شێوەیە داوا نەکراوە لە شۆفێران کە سەرانەیان لێوەربگیرێت بەڵام وەک ئەوەی کە خۆیان دەڵێن ڕەنگە ینی نیەتەکە ئەوە بێت کە ئەوان ئیدی لەمە دووە سەرانەیان لێوەربگرن ئەو سا بێڵن تەنانەت کەلوپەلی بەسیتیش داخلی نێو ناحیەکە بکەن و بە پێچەوانەوە لە ناحیەکەش دەری بکەن باشە شۆفێران و ئەو کاسبکارانی کاوا گردبوونەوەکەیان ئەنجام داوە بەڵگەی ڕسمیان پێ بۆ هاتوچووە بە تایبەتی بە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانیان بەڵێ محەممەد ینی تەواوی بەڵگە یاساییەکانیان پێ ینی ئێستا چەند شۆفێرێک لێرە بۆ خۆیان ئەوان نەوتی سپیان پێ بووە کە بۆ وێزگەیەکی دابشکردنی نەوت کە سەر بە حکوومەتی عێراقا ینی ویستوانە ئەو نەوتە ببەن بۆ ئەو وێزگەیە لە کۆمپانیای باڵێن دابشکردنی بەرهەمە نەوتەکانی کەرکووکەوە بۆ ئەو وێزگەیە کە هەموو شتێکی ڕسمیان پێ بووە بەڵام نەیان هێشتووە ینی تەنانەت با بڵین وەرەقەی یاخۆت کتابی ئەنجومەنی وەزیرانیان پێەیە و ئێستا من بۆ خۆم بینیم ینی ئەوان باسییان دەکرد کە خاوەن وێزگەکە بۆ خۆی لێرە بوو دەیوت ئەوە چاودێرە کە دەچێت بۆ وێزگەکە ئێستا وا دەزانێت من لەوێ نەوت دابش دەکەم بەڵام بەداخەوە ئەوە لێرە ڕێگری لێکراوە لە نێو ناحیەکە تەنکەرەکەی ڕاگرتووە و تا ئێستا نەیان هێشتووە ینی بگاتە وێزگەکە بۆی کە بەسەر هاوڵاتیاندا دابەشی بکەن زۆر باش شاڵاو عومەر سپاس بۆ تۆ بۆ زانیاریەکانیشت. لە دیداری یەکێتی لە کەرکووک لە ڕێگای لیژنەکانەوە هەڵدەدرێت ڕاوبۆچوونەکان بکرێن بە بنەمای کارکردن بۆ داهاتووە ئەوانەی کە ڕخنەیان هەیە دەتوانن لە ڕێگای دیداری یەکێتیەوە تێبینی خۆیان بخەنە ڕوو تا هەمووان پێکەوە ڕۆڵیان هەبێت لە نوێبوونەوەی حزبەکە. دیدارەکەی یەکێتی کە لە سنووری 4 مەڵبەند لە زۆنی کەرکووک سڵاحەددین ئەنجام دراوە دەستی بەکارەکانی کردووە. چەندین لیژنا بۆ شەنوکەوی بابەت و پرسە جۆراوجۆرەکان ڕێک خراوە. لیژنەی ڕاگەیاندن یەکێکە لەوانە. ئەو کەسانی سەرپەرشتی دەکەن دەیانەوێت ڕاو بۆچوونەکان بکرێن بە بنەمای کارکردن لە داهاتوودا. ئەم لیژنەی ئێمە کە ئەمڕۆ کۆبووینەتەوە بریتە لە نوێنەری ڕاگەاندنی مەڵبەندەکانی سنووری کەرکووک سەلاحەدین و هەروەها کادیرەکانی تەلەڤیزیۆن و رادیۆ و سایتەکان بێکەوە قسە ئەەکەین لەسەر ئەوەی دید و بۆ چوونی کادری ڕاگەیاندن سەبارەت بە سیاسەتی کێتی لە ڕاگەیاندنا چۆنە و چۆن بە ئاراستەیەک ئێمە کار بکەین لە داهاتووە بۆ بەجانێکی یەشێتیانە و بە ڕوحێتێکی هەواڵانەوە گفتگۆیەکی باش کرا لەسەر ڕاگەیاندنیەکێتی وە چی بکرێت لە بۆ ڕاگەیاندنیەکێتی وە چۆن بتوانێت ببێتە ڕاگەیاندنێکە
خەمی هەموو کۆمەڵانی خەڵکی بێت وەکو لە ڕابردوو خەمخۆرێکی تەواوی کۆمەڵانی خەڵک بووە و ئێستش بە زیاتر بە جانێکی بەرپرسیارەتانەوە بتوانین ئیشەکان بکەین و میدیایەکێتی باشتر و باشتر بکەین و بەرەو ئەو بین کە بەدڵی هەموو کۆمەڵانی خەڵک بێت. و دیدارەکە کراوە بە مینبەرێک بۆ ئەوەی کادر و ئەندامان ئەوەی مەبەستیانە بیخەنە ڕوو. لە نێوشیاندا لیژنەی خوێندنی باڵا دەیەوێت تاوتوێی پرسی خوێندن بکات و بۆ ئەو مەبەستە ڕاوێژ بە مامۆستایانی زانکۆ دەکات. هەمیان لێرە ئامادەن لەم هۆڵە لەگەڵمانە کە بەیەکەوە تاوتوی ئەو بابەتانەکەین دەسەکەینە سەر ئەو خاڵانەی کە کەم کوڕیانی کە هەمانە و دواتر راپۆرتێکی تێر و تەسەل سەبارەت بە خوێندنی باڵا و پەروەردە لەم شارەیە بەرزەکەینەوە بۆ لیژنەی باڵا کە بڕیار وایە لە مانگی 5 دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لیژنەی باڵا بەسترێ ئەو کاتە ئەو راپۆرتی ئێمە کاری لەسەرەکرێ و ئەم لیژنە ئێمە پێکاتوە لە چەند بەشێک بەشی شەیدان و بەشی کەم ئەندامان و بەشی تێکۆشە دەرینەکان و بەشی پێشمەرگە دێرینەکان لەگەڵ ئەو بەشانە دانیشتونە پێکەوە مناقەشەی زۆرمان کردو هەر شەرحەیەک لەسەر بەشەکەی خۆی دیفاعی کردووە بۆ ئەوەی ئێمە بتوانین زۆرترین ئیش و باشترین ئیش بۆ ئەو بەشانە بکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پێیەی هەمیشە بەوە ناسراوە ئازادی و جیاوازیەکان قبول دەکات. ئێستاش بەوانەی کە ڕەخنەشیان هەیە دەتوانن لە ڕێگەی دیداری یەکێتیەوە تێبینی خۆیان بخەنە ڕوو تاک و هەمووان پێکەوە ڕۆڵیان هەبێت لە نوێبوونەوەی زیاتری حزبەکە. یوسف مراد، کەناڵی کەرکووک. کەرکووک وەک دووەمین وێستگە لە دوایدەوە کارەکانی دیداری یەکێتی تێیدا دەستی پێکرۆ. یەکێتی وەک چۆن لە سەرەتای دروستبوونیەوە پشت ئەستور بووە بە بەهرەی گەنجان، ئێستاش بۆ دیداری یەکێتی پشتی تاوی بە توانای گەنجان بەستووە. گەنجانیش بەڵێن دەدەن کار بکەن لە پێناو سەرخستنی دیدارەکە و لە داهاتوودا خزمەتی باشتر پێشکەشی کاری سیاسی و حزبی بکەن. یەکەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی بە کارەکانی کردووە. لە دوای دیداری دهۆک کەرکووکیش وەکو دووەمین وێستگا کارەکانی دیدار تێیدا دەستی پێکردووە. گەنجانیش وەکو توێژێکی گرنگ لێرە بەشداریان پێکراوە. دیداری یەکێتی لە ژێر ناونیشانی یەکێتی بۆ کار دەکات بۆ وەڵامدانەوەی سەرجەم پرسەکان و لە دیدێکی دیکەشدا گەنجان بە داینەمۆی دیدارەکەدا دەنرێن. هێنانە پێشەوەی گەنج و پشتبەستن بە بەهرە و تواناکانی خوێنی نوێیە. ئەندامێکی سەرکردایەتیش دەڵێت ڕاستپاردەکانی دیدار بۆ گەنجان دەبن بە بڕیار. یەکێک لە لیژنەکانمان قسەکردن لەسەر تواناکانی گەنج و لەسەر پەروەردەی گەنج بۆ ناو ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی. هەڵبەتە هەدەفی سەرەکی و هەدەفی بنچینەی لەم هەنگاو ئەوەیە کە داهاتوو بە گەنج بسپێرین و هەموو هێزێکی زیندوو بۆی هەمیشە بەشێک بێ لە گۆڕانکاریەکان دەبێت بە بەردەوامی لەسەر کەیسی گەنج، کێشەکانی گەنج و داواکاریەکانی گەنج و دید و چۆڕێوانین و ڕوئیای گەنج قسە و گفتوگۆ بکات. بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە ڕۆڵێکی تایبەتی بە گەنجداوە ئێستا ئەوە خۆتان دەبینین کە هەموو بە گروتینەوە هەوڵە درێکە کار و پرۆژەکان زیاتر بۆ خزمەتکردنی گەنجان لەسەر جەمبوارەکانە خوێنکاران لە ماوەی ڕابردووشدا بینیمان کە جەنابی کاک بافڵ ڕۆڵێکی جێرا بۆ خزمەتکردنی چینی خوێنکاران کە ئەوانیش گەنجن. گەنجان وێڕای خۆشحاڵیان بە ئەنجامدانی دیدارەکە و گرنگیدان بە بەشداری پێکردنیان تێیدا بەڵێنی ئەوە دەدەن لە داهاتوودا سەرجەم تواناکانیان بخەنەگەڕ بۆ سەرخستنی کایەی سیاسی و حیزبی و ڕۆڵی کارا بگێڕن. یەکێتی ڕوحێکی تازە دێتەوە بەری کۆمەڵێ بەرنامەی هەیە کە ڕەنگە بۆ ساڵانی ڕابردوو گونجاو بوو بێ لە ئیستای ڕەنگە گۆڕانکاری بەسەر حزبەکەی بێنین بۆی بتوانین لەگەڵ ئەم بارودۆخی ئیسایا بگونجین و کۆمەڵێ شتەیەکە یەکێتی بتوانێت جێ خۆی تێبکات و خزمەتی هەموو توێژەکان بکە بە تەواوەتی. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سۆسیال دیموکرات هەمیشە گەنجان تێیدا ڕۆڵی گرنگ و کاریگەریان گێڕاوە و پشت ئەستور بووە بە بەهرە و تواناکانی ئەو توێژە. هەر بۆیەش لە ئێستادا کار دەکات بۆ ئەوەی زیاتر گەنجان بهێنرێنە پێشەوە و سەرکردایەتیان
پێ بسپێردرێت. زانانە باز کەناڵی کەرکووک. یەکێک لەو پرسانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەراورد بەلایەنەکانی تر هەمیشە تێدا دەست پێشخەر و پێشەنگ بۆ پرسی ژنان و هەوڵ و تێکۆشانی و حزبێ بۆ بەدیێنانی مافە ڕەواکانی خانمان لە لیژنەکانی دیاری یەکێتیدا ڕۆڵی بەرچاو بە خانماندراوە تا خاوەنی دید و بۆچوونی خۆیان بن لە پرسە جیاجیەکاندا. لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ژنان ڕۆڵ و بایەخی بەرچاویان پێدراوە و لە پۆستا حزبی و حکومیەکاندا بەشداری کارایان هەیە. لە دیداری یەکێتیشدا کە لە کەرکووک دەستی بەکارەکانی کرد، پرسی ژنان یەکێکن لەو بابەتانەی کە یەکێتی بە گرنگی و بایەخەوە کاری لەسەر دەکات. یەکێک لەو پرسانەی کە یەکێتی بەراورد بەلایەنەکانی تر هەمیشە تێیدا دەست پێشخەر و پێشەنگ بووە پرسی ژنانە. لە لیژنەکانی ئەم دیدارشدا ڕۆڵی بەرچاو بە خانمان دراوە و ئەرکیان پێسپێردراوە. جەنابی مام جەلال هەمیشە پشتیوانی لە ژنانە کرد، هەمیشە هان دەربوو پشتیوانی لێ ئەکردین، هانی ئەیان لە کۆبوونەوەکانە تەژیعی ئەکردینەوە بێ ئێوە شان بەشانی براکانتان هەوڵ بن بۆ بخۆ پێگەیاندن بۆ ئەوەی کە ئێوەش بێنە پێشەوە هیچتان کەم نییە لە پیاوان. هزار ڕحمەتی لێبێ زۆر هاندەری ژنان بوو، زۆر پشتیوانی لە ژنان و لە خوێندکاران و لەسەر جەمچین و تۆژانەکان کرد، بەڵام بە تایبەتی لە ژنان کە تۆ ژنێک ڕۆشنبیرەکەی کەواتە خێزانێکە ڕۆشنبیر کردووە، کە ژنێک دەورێکی گرنگ ئەبینێت بۆ حیزبەکەی کەواتە خۆشەویستی ئەو وا ئەکا کە مناڵەکانیشی حیزبەکان لەلا خۆشەویست بێت. چۆن هەواڵمان جەلال لە هەموو کارێکە لە هەموو وەزارەتەکان ئەو کە پێمدار بێت کابینەیەک لە دوایەکەکان لە پەرلەمان لە ناو حیزب وەکو چۆن یەکەم حیزب بووین کە هەمیشە ژنان هاتوت پێشەوە و ڕێژە دانراوە بەشداریکردنی ژنان و لە پەرلەمانیش بە هەمان شێوە و کارمان کردو لە کابینەیەکن بە دوایەکان هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم حیزب بووە کە کاندیدی ژنی هەبووە. بە هەمان شێوە لەم دیدارەیە کار لەسەرەوە کراوە لە هەموو لیژنەکاندا کە پێک هاتووە ڕێژەی ژنان بە شێوەیەکی بەرچاو بەشداریان هەیەتیدا و کار لەسەرەوەکەین دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتووە بۆ ژنان چی ئەبێت و ڕۆڵی و پێگەی ژنان چی ئەبێت. ئەم دیدارە بۆ ئەوەیە کە خۆمان ڕێک بخەینەوە جارێکی تر بچینەوە سەر ئەو بنەما گرنگانەی کە ئەم حیزبەی لەسەر دروست بووە و لەگەڵ هەلومەرج و قۆناغی ئێستایا کۆمەڵە گۆڕانکاری کە پێویستە بکرێ لە پەیڕەو پرۆگرامی حیزبەکەمانە ئەنجامی بدەین. کۆمەڵە لیژنە هەیە کارەکەن لەسەر دیدارەکە، لیژنە هەموو لیژنەکان تا ڕادێکی باش دیدی ژن تیا جێگە ئەکرێتەوە، نەک تەنها کە بڵین مەسەلەن ژنی تیابێ، ئەو ژنانەش تیا کار دەکەن کە باوەڕیان بە مەسەلەی ژنان هەیە، دیدی ژن جێگە دەکرێتەوە لە ناو سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. خانمانی نێو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان با گرنگیەوە لە سازانی دیدارەکە دەڕوانن، هەروەک بە پێویستی دەزانن وەک چۆن لە ڕابردوودا ڕەوانشاد سەرۆک مامجەلال ڕۆڵی پێدابوون، داواکارن بە هەمان ڕۆحیەتەوە سەرکردایەتی یەکێتی بایەخیان پێبدات لە سەرجەم ئۆرگانەکاندا. دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆر گرنگە بۆ حیزبەکەمان و زیاتر جەخت لەسەر ڕۆڵی ژنان دەکرێت لێرە. پێویستە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی زیاتر بە ڕۆڵی ژنان و توانەکانی ژنان بدا لە هەموو بارێکە و لە هەموو ئۆرگانیەکە. پێگەی ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئومێدەوارین زیاتر بێ و گرنگی زیاتری پێ بدرێ، کار بۆ ئەوە بکرێ ڕێخستنەکانی ژنان چالاکتر بکرێ بۆی ژنان زیاتر پێ بگەن، چونکە ئێمە لە زەمەکات و زەمانێک داین بەپێ ژنان کۆمەلگا ڕێناکات. بە ئامانجی نوێکردنەوە و چاکسازی لە شوناس و کارنامەی یەکێتی لە سەرجەم بوارەکاندا دیداری یەکێتی لە کەرکووک دەستی بەکارەکانی کردو لە ڕێگەی 11 لیژنەی جیاوازەوە یەکەم کۆبوونەوەیان دەست پێکرد. ژنانیش وەک بەشێکی گرنگی کۆمەڵ و نێو حیزبیش لیژنەی تایبەتی بۆ پێکێنرا بە مەبەستی نەهێشتنی ئاستەنگەکانی بەردەم ئەو توێژە گرنگە. هەوار فارس، کەناڵی کەرکووک.
مەبەستی ئەمبوارکردنەوە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان جگە لە فراکسیۆنی پارتی پرۆژەیەکیان ئامادە کردووە بە ئیمزای بەشێکی زۆری ئەو پەرلەمانتارانە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کراوە بۆی بە زووترین کات بخاتە کارنامەی دانیشتنی پەرلەمانەوە و خوێندنەوەی بۆ بکرێت و پاشان پەسەند بکرێت. جگە لە فراکسیۆنی پارتی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان پرۆژەیەکیان ئامادە کردووە بە مەبەستی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان کردووە بۆ ئەوەی بە زووترین کات بیخاتە کارنامەی دانیشتنی پەرلەمانەوە و خوێندنەوەی بۆ بکرێت و پەسەند بکرێت. لەو بارەیەوە زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئێمە لە مانگی 11 ساڵی ڕابردووەوە داوای ئەوەمان کردووە کە پێویستە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە یاسای ژمارە 1 ساڵی 1992 هەموار بکرێتەوە چونکە ئەو یاسایە یاسایەکی کۆنا کە 30 ساڵ لەمەوبەر دەرچووە و کەم و کوڕیەکی زۆری تێدایە هەم لە ڕووی هونەریەوە هەم لە ڕووی سیاسیەوە بۆیە پێویستە ئەم یاسایە گۆڕانکاری تێدا بکرێت. زیاد جەباروتیشی فراکسیۆنی پارتی و پێکاتەکان پشتیوانی هەمواری یاساکە ناکەن وتیشی بۆیە ئێمە ئەو پرۆژەیەمان ئامادە کردووە هیوامان وایە لە داهاتوودا لەسەری بسازین و ئەوانیش لەگەڵمان بن بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایە. ڕوونیشی کردەوە ئەگەر ئیرادەیەکی سیاسی باش هەبێت دەتوانین هەم یاسای هەڵبژاردن و هەم کۆمیسیۆنیش کارا بکەینەوە و لە کاتی دیاریکراوی خۆشیدا هەڵبژاردن ئەنجام بدەین. هەر لەو بارەیەوە عەباس فەتاح سەرۆکی لێژنەی کاروباری یاسایی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بۆ هەمواری ئەم یاسایە زۆربەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان جگە لە پارتی پێشنیارێکیان هەیە بۆ هەمواری یاسای هەڵبژاردن کە هەمواری چەند بڕگە و مادەیەکی یاساکە بکرێت بە تایبەت هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێتە چەند بازنەیەکی هەڵبژاردن لەسەر بنەمای پارێزگاکان ئەمەش بۆیە هاوسەنگی لە نێوان نوێنەرەکانی پارێزگاکان هەبێت پارێزگایەک مافی پارێزگایەکی تر نەخوات کە نوێنەری کەمتر و زیاتر دەربچێت. هاوکات دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆک فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئێمە دەمانەوێت لە داهاتوودا لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی باش بەڕێوە بچێت بۆ ئەوەش دوو شت زۆر پێویستە. یەکەم پێویستە سەرۆکایەتی پەرلەمان کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کارا بکاتەوە ئەمەش دەتوانرێت لە نزیکترین کاتدا ئەنجام بدرێت. دووەم پێویستە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە. سەرۆک فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان وتیشی وەک چەند فراکسیۆنێکی پەرلەمانی کوردستان ئەرکی خۆمان جێبەجێ دەکەین بۆ ئەوەش ڕەشنووسێکی نوێمان بۆ هەمواری یاسای هەڵبژاردن ئامادە کردووە بۆ ئەوەی لە پەرلەمانی کوردستان بە زووترین کات یەکلایی بکرێتەوە. هەروەها عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان ڕایگەیاند ئێمە پێمان وایە یاسا کۆنەکە کۆمەڵێک کەم و کوڕی تێدایە و پێویستی بەڕاستکردنەوە و هەموارکردنەوە هەیە. هەروەها وتی لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا بەدیمان کردووە ئەم یاسایی ئێستای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێویستی بە هەموارکردنەوە هەیە کە بە شێوەیەکی گشتی خۆی لە سیستەمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و چەند شتێکی تردا دەبینێتەوە. لەوانە سیستەمی بازنەکانی هەڵبژاردن کە لە ئێستادا سیستەمی یەکبازنەیەی بۆ هەرێمی کوردستان گونجاو نییە بۆیە پێویستە بکرێتە چەند بازنەیەکی هەڵبژاردن بە پێی پارێزگاکان کە هەر پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردن بێت کە ئەزمموی هەڵبژاردننی ئەم دوایە عێراق ئەوەی زیاتر ڕوون کردەوە کە یەکبازنەیی سیستمێکی گونجاو نییە لە ئێستادا. مامۆستا و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی بایکۆتی داوامیان ڕاگەاند و لە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی گرتبوونەوەیشان ئەنجامدا. مامۆستایانی زانکۆی سلێمانی ڕایگەیاند سەرەکی ترین داواکاری ئەوان پێدانی موچەکانیانە لە کاتی خۆیدا کە لە ئێستادا دواکەوتووە. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی ئەوەشیان وت داوا دەکەین موچەی مانگی 2-3 پێ بدرێت لەگەڵ موچەی پاشەکەوتکراوەکانمان. ئاماژەیان بۆ ئەوەش کرد لە بایکۆتکردن بەردەوام دەبن تا داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. هاوکات بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیش لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان بایکۆتی داوامیان ڕاگەیاند. فەرمانبەرانی بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی ئاماژەیان بۆەوە کرد لەمڕۆ بایکۆتی داوام دەکەن تا موچەکانیان پێنەدرێت ئەوان لە بایکۆتکردنی دەوام بەردەوام دەبن. وتیشیان ماوەی 45 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە ئەوەش ژیانی ئێمەی فەرمانبەرانی قورستر کردووە. داواشیان کرد هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان موچەکانیان دابەش بکات. ماوەی زیاتر لە هەفتەیەکە گەڕان بە دوای تەرمیسێک گەنج دەبێت سەر و شوێن بۆکەی قەزای ماوەت بەردەوامە. هەوڵەکانیش لەلایەن تیمەکانی فریاگوزاری و خەڵکانی خێرخوازەوە بۆ دۆزینەوەیان بەردەوام.
بەڵام لەبەر سەختی شوێنەکە هەوڵەکانیان بێنجام بووە. ئەم چەمەش ئەوە ئەم کارەساتەی قەوماندووە ئێمە هەمومان تازیەبارین پێیەوە وا لێرەکانە خەریکی. تەمەنی 80 ساڵە ڕێگایەکی دووری بڕیوە بۆ سۆراغی سێگەنجە بێسەر و شوێنەکەی قەزای ماوەت. ئەو دەڵێت پەیوەندی خێزانی لە نێوانیان نییە، بەڵام نەریتی شارباژێر وایە پێویستە لە خۆشی و ناخۆشی لەگەڵ یەک بن. هەمومان یەک بابەتین، یەک حەشیرەتین، خەممانیەکە، خەفەتمانیەکە. ئەمە چەند ڕۆژەکە دەین بۆ سەرچە ئەم سەمەی ئێمە ژوەک و باوچیوان تازیەباری. هومێدەم وایە بەخوای ئیشاڵڵا ئەگەر سەرجەمسەرێکمان دەکەوێت سەرۆداوێکمان دەستکەی بەرپشت بەخوای. چیرۆکی ئەم سێگەنجە هەمووانی تاساندووە. لە هەموو شوێنێکەوە خەڵک ڕۆژانە دەچێت بۆ هاوکاری کە سوکاری ئەو سێگەنجە بێ سەر و شوێنە. ئەم دوو مەلەوانە لە تەقتەقەوە هاتوون. ڕۆژانە لە چەمەکە بە دوای سەرەتایەک دەگەڕێن و دەڵێن ماندوو نابین و بەردەوام دەبین لە گەڕان. ئێمە وەکو تیمی مەلەوانی خێرخوازی تەقتەق ئەمڕۆ 5 دانە ڕۆژە دەگەڕێن. خۆی 7 ڕۆژ و 8 شەوە خنکاوە ئەو سێگەنجە. ئاوەکە هەتاوەکو دوێنە پێرێ باش و بەڵام 2 ڕۆژە زیاد ساردی کردو ئاوەکە لەبەر ئەو چیانە بە فروشت دێتە خوارەوە ئاوەکە ساردی کردووە. ئەگەر بێت و ئەوانە خنکا بێتن تقریبان ئێستا لەو ئاوەی ئێستا لەو جەوەی ئێستا دەڕوا بۆ 15 ڕۆژ 13 ڕۆژ 12 ڕۆژ، بەڵام گەرم بێ هەفتێک 6 ڕۆژ 8 ڕۆژ لەوە زیاد پێپەر ناکە دێتە سەر ئاو. کە سوکارەکەشیان سپاس و پێزانینی خۆیان ئاراستی سەرجەم ئەو کەسوو لایەنانە دەکەن کە هاتوون بەدەم هاوکاریانەوە. وڵات جا ئێمە سەری ڕێز تقدیر داوێنین لە ئاست ئەم جەماوەرە خۆشەویستە و حکوومەت بەڕاستی کە دەخەمی نەکراوە، ینی خەمەکانیان لەگەڵ خەمی ئێمەیە، خەمەکانی ئێمە ڕێوەتۆ بەهۆی ئەو ئامادەبوونی ئەم هەموو خزم و کەس و دۆستانە کە هاوکار و پشتیوانمان چ جەماوەر چ حکوومەت. ینی بەڕاستی ئێمە لێرەوە سپاسی ئەو دوو برادەرە غەواسی کە خۆبەخش لە تەقتەقە و هاتوون وێرە بە ناوی خۆبەخشانی تەقتەق هاتوون وێرە سپاسیانەکەین. هەموو ڕۆژێک ئەگەر جارێک دوو جار ڕماڵی ئەو ئاوەمان بۆکەن هەر لە شوێنی ڕووداوەکەوە تاکو و بەربەرد بە مەسافەی 7 کیلۆمەترە. لە ڕۆژی 21 ئەم مانگەوە سێگەنج لە قەزای ماوەت بێسەر و شوێن دەبن. هەموو هەوڵی لایەنە پەیوەندیدارەکان و کەسوکاریان بەردەوامە لە گەڕان بە دوای سۆراغیان. شمانڕۆف کەناڵی ئاسمانی کەرکووک قەزای ماوەت. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بودجەی پێشنیازکراوی وڵاتەکەی بۆ ساڵی 2023 بڵاو کردەوە و پێشنیازی کردووە 541 میلیۆن دلار بۆ هاوکاریکردنی پێشمەرگە و هەسەدا تەرخان بکرێت. بودجەی پێشنیازکراوی ئەمریکا بۆ ساڵی داهاتوو بڕەکەی 5 تریلیۆن و 800 میلیۆن دلارە کە تریلیۆن 15 میلیۆن دلار کورتهێنانی هەیە. هەروەک لە بودجەکەدا 795 میلیارد دلار بۆ بودجەی بەرگری وڵاتەکە تەرخان کراوە. لە چوارچێوەی ئەو بودجێدا سەرۆکی ئەمریکا داوای کردووە 541 میلیۆن دلار بۆ هاوکاریکردنی هێزە ئەمنیەکانی عێراق و پێشمەرگە و هێزەکانی سووریای دموکرات هەسەدا تەرخان بکرێت. هاوکاریەکانیش تایبەت دەبن بە مەشق و ڕاهێنان و پڕچەکردنی ئەو هێزانەی ڕوبەڕووی داعش دەبنەوە. ساڵانە لەگەڵ دەستپێکی وەرزی باردا خوێندنگاکانی کەرکووک فستیڤاڵی ساڵانەی خۆیان ئەنجام دەدەن و تێدا چەندین چالاکی هونەری و زانستی و کەلەپوری تێدا نمایش دەکرێت. ئەمەش بە مەبەستی ئاشناکردنی خوێندکارانە بە کللتور و دابوونەریت و خواردنە کوردەوارەکان. لە چەند خوێندنگەیەکی کەرکووک فستیڤاڵی ساڵانە بەڕێوە چوو. با نمایشی هونەری فستیڤاڵەکان دەستیان پێکرد و ئامانج لەم جۆرە چالاکیانە ئاشناکردنی خوێندکارانە بە کللتور و دابوونەریت و خواردنی کوردەواری. ساڵانە و لە وەرزی بەهار چەندین فستیڤاڵی لەم شێوەیە ئەنجام دەدرێت. درێژەی کار و چالاکیەکانی قوتابخانەکان و خوێندنگاکانی خوێندنی کوردی فستیڤاڵی ساڵانەی هەموو قوتابخانەکانە هەر قوتابخانەی بەجێ سازی دەکات ئەوانەی کە خۆی ئامادە کردووە. ئێمە تەژیر ئەو قوتابخانەکەین کام جۆرە چالاکی ئەنجامەدەن و یەکەی چالاکی قوتابخانەکانش هاوکاریانە بێ. ئەمە نمونەیەکە لە زوندوی قوتابخانەکانی خوێندنی کوردی و ساڵانە لە مانگەکانی ئازار و نەورۆز ئەم جۆرە چالاکی ئەنجامەدەین. بەسمان لەمکردنەوەی ئەم فستیڤاڵە ئەوەیە کەلەپور و کللتوری کوردیمان بەنەوەکانمان بناسیێنین.
چونکە ئەم نەوانە ئێمە ئەڕۆین و بەجێ هێڵین ئەوان لە دوای ئێمەون بۆەوەی کللتوری باو باپیرانمان بزانن چییە لەوانەیە هەنە شتیان بۆ باز بکرێت لە زمانی کوردی و دوایش بچنە کولەی ئادابی کوردی نەزان ئەو شتانە چییە ئەبێ ئێمە لە ئێستاوە کە لە قۆناغی سەرەتاین ڕایان بهێنین و ناساندنیان بکەین بۆ ئەو شتە فۆلکلۆریانی کە هەمانە. نمایشی زانستی بەشێکی دیکە بوو لە چالاکەکانی فستیڤاڵی دواناوەندی هۆزان کە لەلایەن خوێندکاران و مامۆستایانی خوێندنگەکەەوە ئامادە کرابوو با مەبەستی ئەنجامدانی بابەتە زانستیەکان با شێوەیەکی پراکتیکی. ئێمە ساڵانە هەڵەسین بە فستیڤاڵێکی هونەری و زانستی بۆ زیاتر ئاشناکردنی تەلەبەکان و خوێندکارەکانمان بە بابەتە زانستیەکان بۆی زیاتر لە نزیکەوە کارلەکان بینێ بابەتەکان ببینێ یاساکان ببینێ خۆی بەدەستی خۆی دروستی کە ئەکی دوانی وەکەوە نییە کە لە ناوپۆلای خوێنێ زیاتر بۆ دوورکەوتنەوە لە خوێندن و تاقیکردنەوە و کتاب و دەفتەر و بۆ ئەم شێوانە بەڵام 2 ساڵی پێشودا بڕین لەم فستیڤاڵانە لەم چالاکیانە بۆ نەی پەتای کۆڕۆنەوە لەخوا بەزیاد بێ و سپاس بۆخوا ئەم ساڵتوانیمان ئەوەی سەرشانمان بوو کردمان و خوێندنگاکانی کەرکووک فستیڤاڵی ساڵانی خۆیان لە وەرزی بەهاردا ئەنجام دەدەن چەندین چالاکی هونەری و زانستی و کە لە پووری کوردی تێدا نمایش دەکرێت و خوێندکاران بە دابوونەریتی کۆنی کورد ئاشنا دەبن. دیار تاڵێب کەناڵی کەرکووک. شانێمی عراق لە ڕاگەندراوەکدا بڵاوی کردەوە بەرەبەیان ئەمڕۆ ئۆپراسیۆنی ئیرادەی بەهێز لە هەر سێ پارێزگای ئەنبار و سلاحەدین و نەینەوە بەڕێوە دەچێت و کێوماڵی هەموو ناوچانە دەکەن کە گومان دەکرێت چەکدارانی داعشیان تێدا بن. شانەیەمنی عراق ئاماژەی بەوەش کردووە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی جەزیرە و سلاحەدین و ڕۆژاوای نەینەوە باوبەشی هێزەکانی حەشدی شەعبی دەستیان بە ئۆپراسیۆنەکە لە ناوچەکانی باشووری خەزەر و ناوچەکانی باکووری ڕووباری فرات و چەند ناوچەیەکی دیکە کردووە. ڕاشیگەیاندووە ئامانجی ئۆپراسیۆنەکە لە ناوبردنی پاشماوەکانی داعش و بەرقەرارکردنی ئەمن و ئاسایشی ئەو ناوچانەیە بە شێوەیەکی هەمیشەیی. بڕیارە لە ئۆپراسیۆنەکەدا ژمارێک لە بەرپرسە باڵەکانی سوپای عراق و فڕۆکە جەنگیەکانی هێزی ئاسمانی عراقی هاوبەشی بکەن. بەرپرسانی شاری ماریۆپۆڵ ڕایانگەاندووە ڕۆژ بە ڕۆژ ژماری کوژراوانی هاوڵاتیانی شارەکەیان ڕوو لە بەرزبوونەوە دەکات و هێزەکانی رووسیا لە بۆردمانکردنی هیچ شوێنێک دەست ناپارێزن. تۆڕی هەواڵی BBC لە زاری بەرپرسانی شاری ماریۆپۆڵەوە بڵاوی کردوێتەوە لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا تا ئێستا لەو شارەلانی کەم 5,000 هاوڵاتی کوژراون و لەو ژمارەیەش 210 منداڵن. باسییان لەوەش کردووە لە سەتانەوەتی شارەکە بە تەواوەتی خاپور بووە و هیچ شوێنێکی نیشتەجێبوون و باڵەخانەیەک نەماوەتەوە بۆ ئەوەی هاوڵاتیانی ئۆکرانیا تێیدا بمێنەوە. لە ئێستاشدا هیچ پەناگەیەک لەو شارەدا بوونی نییە. هەواڵەکانی سەعات 12 نیۆڕۆم پێشکەشکردن بە هیوای ڕۆژێکی خۆش.